بۆیە کوردەواری جوانیان گوتووە دەڵێن ئەگەر زمان لێگەڕێ سەر سەلامەتە بەڕاستی ئەو زمانە تا بگری سرد سەلامەت دەبێت لەسەر ئێشە و لە دەردەسەری و لە ناخۆشی و ناڕەحەتی لە قیامەتیشدا بەهاشتت بۆ هەیە و کەسێکی لەو کەسانەی کە سەرفراز دەبن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە دەفەرمێت من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة. دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زەمانەتی بەهەشتی بۆ کردووی ئەی مسلمان. زەمانەتی بەهەشت لەلایەن کێوە؟ لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. کێ زەمانەتی بەهەشتی بۆ هەیە؟ ئەو کەسەی ئەو زمانەی بپارێزێت و داوێنی بپارێزێت. رسول الله فەرمووی صلی الله عليه وسلم ئەمن زەمانەتی بەهەشتی بۆ دەکەم. جا تەماشای کە نیوەی بەهەشت بەهۆی چیوەیە؟ بەهۆی ئەو زمانەوەیە کە زمانت بگری زمانت بپارێزی لە ئاستی خراپە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زەمانەتی بەهەشتی بۆ کردووی کە بێگومان ئەو زەمانەتەی پێغەمبەریش 100% ڕاستە، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ڕاست بین و ئێمە بەو شێوازەیە بین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی